پیرۆزبایەکی زۆر گەرم ڕۆژی 8 مارس لە تەواوی کچان و ژنانی هەر چوار پارچەی کوردستان لە خۆم لە ئێوە لا ناسەحەر لە تەواوی خانمانی کوردستان ئەکەین بە ئومێدین ئەم ڕۆژێکی زۆر تایبەتمەند بێت بۆ تەواوی ژنانی کوردستان بێگومان لێرە و لەوێ لە گیان و هەم لە هەرێمی کوردستانیش چەندین چالاکی و کۆنفرانس و دیبێتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت بۆ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە یەکەمین فستیڤاڵی ژنانی کوردستان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت با سپۆنسەری دەستگای میدیای کورسات بێگومان دەستگای میدیای کورسات هەمیشە ژنانی کوردستانی لەبیر نەکردو بۆیە بۆ ئەم ساڵ بە شێوازێکی زۆر جیاوازتر فستیڤاڵی بنەوشە لە هۆتێل هایکرست بەڕێوە دەچێت کە بێگومان دەستگای میدیای کورسات هەموو ڕێوشێن و ئامادەکاریەکی باشی کردووە بۆ ئەم بۆنە تایبەتە بۆیە ئەبینن ئێستا لە نێو باخچی هایکرستم لێرە کۆمەڵێک ستاندی تایبەت بە خاتونە دەست ڕەنگینیەکان لێرە ئامادەیە دوجار لە نێو هۆڵی هایکرست چەندین کۆنفرانس و پانێڵ و دیبیتی تایبەت کە ژنان هونەرمەند دۆستان لێرە ئامادەن و وتی خۆیان قسەی خۆیان لەم ڕۆژە تایبەتە ئەخەنەڕۆ بۆ ئەوی زانیاری وەرگرین بە خۆشحاڵیەوە من ئەمڕۆ لە پرۆگرامەکەم لە بەشەی پرۆگرام سروەگیان لێرە ئامادەیە وەکو پێشکەشکار و ئامادەکاری پرۆگرامی بنەوشە سروەگیان سڵاو لێ بێتۆم کاتەت باش بێت ماشەڵڵا زۆر شۆ خوشەنگ و ئەم ڕۆژەشت لێ پیرۆزەکەم لە تۆش پیرۆز بێتەر زەکیا ماشەڵڵا لە تۆش و لانە و سەحرگانیش کە بەیەکەوە خۆمان ئامادە کرد دەستیان خۆش بێ هەروە کە خۆت ئاماژەت پێەیە ئێمە چاوەڕێی هاوڵاتی ئازیزاکانەکەین کە بێن بۆ ئێرە پێشوازی لە بازارەکە بکەن بەشێکێتی و بەشەکەی تریشی هەروە کە باسمان کرد دیبیتی تیا ئەبێت و گفتوگۆکانە و تابلەی هەڵپەڕکەیە و بەشێکی موزیک و گۆرانی ئەوانە ئابێت پەیامت چییە لێرەوە بۆ شاشە ڕەنگینەکەی دەستگای میدیای کورسات و بینەرانی خۆشەویست و کچان و ژنانی کوردستان کە لەم ڕۆژەیە ئەتەوێت چیان پێ بڵێ بەدڵنیاییەوە پەیامی ئێمە پەیامی ژن بە تایبەتی ئەمساڵ دروشمی ئەمساڵ زۆر جیاواز بوو لە هەموو جیهانە کە باسییان لە ژن و ژیان و ئازادی ئەکرد ڕاستیەکەی ئێمەش هەموو کاتێککە 12 ساڵێمە کارمان کردووە لە کارکردن لەسەر دۆخی ژن لە کارکردن لەسەر سەربەخۆی ئابوووریان ئەوە تا ئێستا ئەمڕۆ نەتیجەکەی ئەبینینەوە کە پەیاممان هەموو کاتێ ئەوەیە کە دایکێکی هۆشیار ئێمە پەروەردە بکەین منداڵێکی زۆر باشمانە بێ بۆ کۆمەلگەی تایبەتی کوردی لایەنێکی تریش سەربەخۆی ئابووری ژنانە کە ئێستا نمونونەکانیان بەڕاستی لە پشتمانەوە ئەبینین کە زۆربەیان دەستڕەنگین و زۆربەیان خوێندنیان تەواو کردووە و کاریان کردووە لەسەر ئەو بەروبوومە خۆماڵیانە بە شێوەیەکی زانستی ئەبێ بەرهەمی بهێنین کە ئێستا ئەمڕۆ ئەیان بینین چاوەڕێتان ئەەکەم بینەرە ئازیزەکان هیوادارم ئەمڕۆ بێن بۆ ئەم فستیڤالە جوانە ئێمە لێرەین پێشوازیتان لێ ئەەکەین ڕاستە کەش و هەوا تۆزێ نەبارە بێت تۆزێک بەڵام ئێمە ناوەستین هەتا شەشی ئێوارە لەگەڵتان ئامادەبین ئەگە شتێکی تر نەماوە بۆی بڕۆمە سەرەوەی لایڤ دەست پێکە سپاس بۆ ئامادەبوونت لێریشەوە پیرۆزبایکی گەرم لە باخچەی هاوکارمان ئەەکەین بە بۆنەی ڕۆژێشتی مارسەوە دەسەکانە خۆش بە سروەگیان بەڵە خۆشەویستان وەک ئەیبینن لێرە تەواوی خانمانی دەستڕەنگین بە چەندین کاری جۆرا و جۆر لێرە بەشاریان کردووە تۆ ئەتوانی لەم فستیڤاڵە تایبەتەی دەستگای میدیای کورسات و فستیڤاڵی بنەوشە لە هۆتێل هایکرست لە باخچەی هایکرست و هەم لە نێو هۆڵی هایکرست لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ تاوکو کاتژمێر 6 ئێوارە دەرگای هۆڵی هایکرست دەرگای واڵایە بینەرانی خۆشەویست ئەتوانن بێنە ئێرە ڕاستە و خۆ لە نزیکەوە تەماشای تەواوی کارەکان بکەن و ئەو کارانی ئەو خانمانی کە بەدەست و پەنجەکانیان نەخشاندووانە لیان بکڕن هەم سوودمەند ئەبن لە هەمان کاتە بابەتێکی بەرهەمی خۆماڵی کە ئێمە خۆمان چەندین خاتونی دەستڕەنگینمانێ چەندین براندی جیاواز بەژاریان کردووە خواردنمان لێرە ئامادە کردووە نمایشی جلوبەرگمان لێرە ئامادە کردووە خاتونەکان ئەتوانن بینەران ئەتوانن سوودمەند بن و تاوی بەرهەمەکان لێرە بکڕن و بەشدار بن سڵاتان لێ بێم کاتتان باش بێت پیرۆزبای ئەم ڕۆژەتان لێ یەکەم بە کورتی پەیامی خۆتان بگەێنن بزانم ئەم فستیڤاڵە چۆن ئەبینن وەکۆی دەستگای میدیای کورسات ئەم ساڵ بە جیاواز کاری لەسەر کردووە سەرەتا بە خێراتنی کەڵاوی کورساتەکەم زۆر سپاس بۆ ئەم فستیڤاڵە جوانە زۆر سپاسی بەرنامەی بنەوشەکەم کەم ڕێگای پێداین لێرە شتەکانمان ئارزکەین زۆر سپاس بە هەموو لایەک
سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان بابەتەکان زۆرن جیاوازن بابەتی جلوبەرگ و کۆمەڵی کارمان هەیە لێرە ئامادەیە کە خاتوونەکان بە دەست و پەنجە ڕەنگینەکانیان دروستیان کردووە لێرە ئەم خاتوونە خواردنی ئامادە کردووە خاتون سلااو لێ بێت ئەم کاتەوە باش بێت ڕۆژی 8 مارس لێ پیرۆز بێ پێم بڵێ ئەم فیستیڤاڵی دەستگای میدیایی کورسات و فیستیڤاڵی بنەوشە چۆنە بینی زۆر خۆشحاڵ بووین یاخوا بەخێر بێن سەر چاوەکان منشتان ساغ بێ ئینشاءالله زۆر باشتان کرد ئیشێکی زۆر باشە کە ئێمە ئەتوانین لە ماڵەوە ئیشەکەن ئێستا هەلێکتان بۆ ڕسانی کە بین خواردنەکانمان لێرە ساغکەینەوە قوربانی خۆشەویستان لەبەرەوەی ئێستا ئەبێ بگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانمان دووبارەی ئەکەمەوە فستیڤاڵی ژنانی کوردستان فستیڤاڵی بنەوشە لە هایکرست لە کیسخۆتی مەیە ئەتوانی پاشکەمێکی تر سەردانی هایکرست بکەیت لە نێو باخچەی هایکرست لە نێو هۆڵی هایکرست چەندین نمایش و براندی جیاواز چەندین پانێڵی جیاواز ئەو ژنانی کە بەرپرسن لەبەرەوەی من ئەمێ ئاماژە بۆش بکەم کۆمەڵێک ژنانی بەرپرس پاشکەمێکی تر لێرە ئامادە بن خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق لێرە ئامادە ئەبێت و لەم فستیڤاڵە تایبەتی دەستگای میدیایی کورسات کە ڕووماڵی تایبەت ئەکەن تا کاتژمێر 6 تەواوی ژنە بەرپرسەکان ئەو ژنانی کە لە چەندین کادر و پۆستی دیاریان هەیە لێرە ئامادە